گرفتی کەماوی لە گەڕەکەکانی سلێمانی سەری هەڵداوە. هۆکارەکەشی بۆ وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاوی سەرزەوی و ژێرزەوی دەگەڕێتەوە. هەرچەندە بەشێک لە گەڕەکانی سلێمانی تۆڕی ئاویان نییە و دەبێت بە تەنکەر ئاو بکڕن، بەڵام بەشێکیشان بەهۆی کەمبوونەوەی ڕۆژەکانی بەردانەوەی ئاو بە ناچاری پەنا بۆ کڕینی ئاو دەبن. ئاو بارەکەین لە چاو پارە زۆر کەمی کردووە. خۆمان پار ئێواران لە ئیژە بووینەوە ڕۆشنەوە، ئێستا 11 شەو دەی شەو لێ بینەوە ئەڕۆینەوە بۆ ماڵەوە هەتا ئەم گەڕەکانە ئەم دەورە کامیان زۆر بێ ئاون لەرەسی سەرەوە خوارەوە بێ ئاوە 12 ڕۆژ جارێک ئاوێتەوە. ئەم ئاوە کە بارەکرێ بۆ سیتی بارەکرێ. پرۆژەی ئاویشتان هەیە و کەم ئاودەم پرۆژەی ئاویشمان هەیە و مەزبوط هیچ کێشەیەکمان نێ، بەزەڵەن ئاو نیە و ئاو کەمە. وایەتان پێ وەڵی کە تەلەفۆنەکرێ بۆ دایرێ ئاویا بۆ میراوەکان واڵێن ئەڵێ ئاو نیە و ئەم ساڵ ئاو کەمە دەست بە ئاوە بگرن. کڕینی تەنکەرێک بنمونە ئەتەنکەرێکەوە بە چەنێک بای 55,000 گران بووە لە چاوپارەوە لارە وەڵا گران بووە. بە چەند بوو پارەرەم تەنکەرە لەوانەیە بە 40,000 ئەو ناوە بڕۆشتە، بەس ئەم ساڵەتا 70,000 تیا بە بۆنەی بێ ئاویەکەوەیە. وەڵاهی لە هەموو شوێنە ئاو کەمبووتەوە، لە هەموو شوێنە ئاو کەمبووتەوە. ئێرشکە ئاو تەوزیعاتی لەسەرەکە تەوزیعات دەکرێتەوە ئاو ئێرش کەمە بێتەوە، بەڵام ئێمە هەتاوەکو ئاو هەبێت تەوزیعیەکەی. بۆم گرفتە سەردانی بەڕێوەبەراتی ئاوی سلێمانیمان کرد، بەڵام ئەوان دەڵێن گرفتیان نییە و هەروەکو پێشووتر ئاو بۆ گەڕەکەکان دەچێت. لە کاتێکدا بەشێک لە گەڕەکەکان نیگەرانن لەوەی دەڵێن ئاو کەم بۆتەوە. ئێستا و گەڕەکانی کە بە تۆڕی ئاو نەبەسراونەتەوە ژمارەیان چەنە لە سلێمانیان؟ نزیکی لە 100 بۆ لە 150 گەڕێک لە شاری سلێمانیا تۆڕی ئاویان نییە. ئێمە بە پێی و بەرنامەیەکی ڕیزبەندی بەڕێوەبەراتی ئەو بودجەی کاکرێتە دەستمانەوە ئەو بۆ گەڕەکانە ڕاکێشین لە بەرنامەیە، بەس ئەکەوێتەوە بودجەی کە چەندێک لە بەردەستی بەڕێوەبەراتی ئەوی سلێمانیا بۆی تۆڕی ئەویان بۆ ڕاپێشین و گرفتی لە گرفتی و تەنکەر ڕزگاریان بێت. ئێمە وەکو ئەو گەڕەکانی کە تۆڕی ئاویان هەیە ئەوە بەپی بەرنامەی خۆمان هیچ گۆڕانکارێک نەکراوە. سپاس بەخواتە ئەم کاتە هیچ گۆڕانکارێک نییە مەگەر کێشەیەک هەبێت یا بڕانی کارەبا هەبێت یەک ڕۆژ جواب بکەوێت، دوای ئەوە بڵێن تێدانی ئاو ئاساییە. ئەمساڵ بەهۆی وشکە ساڵیەوە زیاتر لە 100 بیری حکمی وشکیان کردووە و ئەگەر پارساڵ بیرێک لە 70 مەتر گەیشتێتە ئاو، ئەمساڵ لە 100 مەتریشدا دڵۆپێک ئاوی تێدا نەبووە. سەرڕای وشکە ساڵی و کەمبارانی بەشێکی زۆری ئەو بارانەش کە باریوە بەهۆی نەبوونی بەندا و پۆندی پێویستەوە بە هەدەر چووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.